بیگرە بیرە. سەبرکەن سەبرکەن دەبێ ئەم دەلاقەیە بکەینەوە. بیگرە ڕقەی بۆ دەرێوایە. دەی بۆچی دەلاقەکە داناخەی؟ باوەن وە بزانن ئێمە لێرەوە هەڵاتوین. دەلاقەیەکی دیکە لە لای دیواری شاردا هەیە. ئێمە دەچینەوە. پەلە بکەش بڕان. ئێوە لێرە ڕاوەستن. ئەو لایە بگرن. بەها تاو جێگە دێتە بیرم ئێوە خێزانی خاوەن شکۆکانی هەڵاتوو دەی لێرەدا چی دەکەن؟ نەکا ئەمەش تاوانە؟ نەنا تاوان نییە، بەڵام دەتوانێت نیشانەی هەبوونی هاوسەرانی ئێوە لێرەدا بێت. کاتێک کە پێکەوەین لە یەک دڵنەوایی دەکەین و باریام خەمە گەورەیە لەسەر شانمان سوکتر دەبێتەوە. هیوادارم هۆی هەبوونی ئێوە لێرەدا هەرەمە بێت. لەگەڵ من وەرن. هەموو جێگایك بگەڕێن. نەبوو؟ نەخێر قوربان لێرە نەبوو. ئەم دەرگایە ناکرێتەوە. ئەم دەرگایە دەچێتە کوێ؟ ئەوێ هیچ نییە. خاوەن شکۆی کتێبخانەیە. ئەم دەرگایە بکەنەوە. وتم خۆشتەیەک نییە. خاوەن شکۆ کتێبخانەیە. دیتەن خاوەن شکۆ ئێرە کتێبخانەیەکە. وەرن ئەم قەفەسێ بەنەوەلا. لاچۆ پاشەڵ
وەرن. سەبرکەن دەبێم دەرکەلا بین. ئارا ئارا بێگومان لێرەوە ڕۆیشتون. نا سێ کەس لێرە بمێنن باقیتە مدووە منەوەرن.